ئەم سەربازەونە سەرەڕای ئەرکی خزمەتکردن بە خێزانەکەی و لە باوەشکردنیان کارێکی قورستری لە ئەستۆگرتووە، ئەویش بەخشینی ژیانە بەو مرۆڤانەی خەریکە چرای ڕووناکی ژیانیان دەکوژێتەوە. ئەم پیاوە ڕۆژانە لە هەر کاتێک بێت پەیوەندی پێوە دەکرێت و بۆ بەهاناوچوونی ئەو کەسانی ژیانیان لە مەترسیدایە و لە سەر مەرگدا. چەند بتلی دەوێت؟ خوێنەکەی ناقسە؟ ئاستا دێمەوە دێت. سەربازیونی ئەم جارە چیرۆکی خۆبەخشی مرۆڤێک دەگێڕێتەوە کە زۆرترین خزمەتی بە مرۆڤایەتی گەیاندووە. ئەو مرۆڤ دۆستەش گەنجێکی خۆبەخشی شاری هەولێرە. ئەم خۆبەخشە چەندین کەسی لە دەوری خۆی کۆ کردوێتەوە بۆ ئەوەی لە کاتی پێویستدا ببن بە فریادڕەسی گیانی ئەو نەخۆشانەی کە ژیانیان لە مەترسیدایە. ئەوانە هەمویان ویژدان و هەستکردن بە بەرپرسیارەتی لە بەرامبەر ئەو ئەرکە قورسە کۆی کردوونەتەوە و لەسەر بانگەشەی عەبدولقەهار هاتوون خوێن ببەخشن. ئەم سەربازەونانە بە بەهاترین پێکاتەی لەشی خۆیان دەبەخشن. ئەم بەخشینەش لە پێناو ڕزگارکردنی گیانی کەسانێکە کە نایان ناسن و پێویستیان بەو خوێنە هەیە. سەرەتا ئێمە بینیمان کە خەڵکێکی زۆر نەخۆش و پێویستی بە خوێنە هەڵساین کە بینیمان نەخۆشانی توشویست تالاسیما باری تەندروستیان زۆر خراپە. کاریگەری کرد لەسەر ئێمە کە بتوانین یارمەتی ئەوان بدەین بە خوێن. ئەوان ئەو کاتە دەچون خوێنیان دەکڕی لە خەڵک بۆ ئەوەی ژیانیان بەردەوام بێ. خەڵکێک هەبوو خوێنی دەفرۆشت بۆ ئەوەی معانەتی ژیانی خۆی پێ بێڕێوە بە ئەو خەڵکە خوێنی دەفرۆشت بە نەخۆشانی توشبووی تالاسیما. و ئێمەش لەو ڕێوە کە بینیمان خەڵکە خوێن دەفرۆشێ و خەڵکێک پێویستی بە خوێنە، ئێمەش بڕیارمەندە خوێنی خۆمان ببەخشین بتوانین هەوڵ دەین ئەو دیاردەیە نەمێنێ کردمان بە کللتورێکی کوردی کە بتوانین هەوڵ دەین یارمەتی ئەو نەخۆشانە بدەین بە خوێنی خۆمان بێ بەرامبەر نەک لە بڕی ئەوە پارە وەرگرین یا خوشتێشتر وەرگرین. ئیتر ماندوونێکی زۆرمان چێشتا ئەوەی بتوانین بۆ ئەوی بتوانین نەخۆشانی توشبووی تالاسیما بە هیچ شێوەک پێویستیان بە خوێن نەبێ بە بەرامبەر یاخود مانجی سووری نێودەوڵەتی ئەو کاتە بە ئازوقە هاوکاری بۆ ئەوان دەنات، ئەوان دەچون ئازوقیان دەدا بە خەڵکێک بۆ ئەوەکە بتوانێت لە خوێنە بۆ دابینکە. ئەو گەنجە خۆبەخشانەش کە هاوکاری عەبدولقەهارن و ماوەیەکی زۆرە خوێن دەبەخشن بە خۆڕایی، ئەوانیش خەڵکی شاری هەولێر و دەوروبەرین. بەشێک لەو گەنجانە کرێکارن و بەشێکیشیان فەرمانبەر و کاسبکارن. من کە هەوڵی ئەوەمدا خوێن ببەخشم و خەڵکانێک کۆکەمەوە خوێن ببەخشین بێ بەرامبەر زۆر لە نەخۆشخانەکانی شاری هەولێر ئەو کاتە وەکو پێویست نیان دەزانی ئەو خوێن بەخشانە خوێن دەبەخشن بێ بەرامبەر، چونکە بەر لە ئێمە خەڵکیش زۆر خوێنی دەفرۆشت خوێنی بە بەرامبەر دەدا، بەڵام ئێمە هەوڵی ئەوەمان دەدا کە بەردەوام بین دیاردەی خوێن فرۆشتن لە شاری هەولێر بە تایبەتی و لە شارەکانی تری کوردستان نەمێنێ. زۆر جاریوە هەبوو ئێمە دەچوین لە خۆشخانە خوێنمان دەبەخشین، برانی پزیشک داگوت ئێوە چۆن بزانین کە خوێن دەبەخشن یاخود بە بەرامبەر نایدن. بەڵام ئێمە سەلماندمان تا ئەمڕۆ سەلماندمان کە ئێمە خوێن بەخشی بێ بەرامبەرین. دایمەن زۆر زار وامان بەسەر داهات مەسەڵەن کە بتوانین تووشی کێشە و گرفت دەبووین کە بۆ ئەوەی کە خوێن دەبەخشین بێ بەرامبەر. ئەم مرۆڤە جوانانە بوونەتە سەرچاوەیەکی سەرەکی خوێن بۆ بانکی خوێن و ئەو کەسانەی کە بەدەست بێ خوێنیەوە دەناڵێنن. کاتی خۆی ئەمە خوێنمان دەبەخشی بەردەوام هەوڵی چمان دەدا بۆ ئەوەی کەسێک کە کێشەیەکی بوو وەزعی لە باری گوزەرانی خراپ بوو
یارمەتیم دەدا زۆر جاریوە هەبووە لە نیوەی شەو کەسەکە پێویستی بەخۆیان بۆ بار و گوزەرانی زۆر خراپ بووە ژیانی لە مەترسی داوە کە بەرەو مردن دەڕواها پەنای بۆ ئێمە هێنا من هاتوومە شەو چەندین درنگانی شەو لە دەرگای خوێن بەخشانم داوە خوێن بەخشم بان کردووە ڕۆیشتومە بخوێنم بۆ کەسی پێویست بە خوێن دابین کردووە چەندین جار کێشەی گرفتی ئەومان بووە لە درنگانی شەو وەکو نەخۆشخانەی فریاکەوتن ئێمە ئامادە باشیمان هەیە کە هەر کاتە کەسێک پێویست بە خوێن بێ هاوکاریمان کردووە جا بەڕاستی ئەوەی جێی باسە کە باز بکرێ من سەرەتای دروستبوونی ئەو بەخشینی خوێنم هەوڵی ئەوم داوە هەر کاتێک ئەو کەسانێک کە زۆر پێویستان بە خوێن بووە یاخود لە کاتی تنگانە بەهانایەوە بچین هەموو ئەندامانی ئێمە ڕۆلی کاریگەریان هەیە زۆر شت لەوانە زۆر جاریوا هەبووە کەسێک کارەساتێکی بەسەردا ڕووداوە هاتووە بە گریانەوە بەنای بۆ ئێمە هێناوە ئێمەش بەدلێکی فراوانەوە بە پەلا کارەکەمان بۆ جێبەجێ کردووە ڕۆیشتون خوێنمان بۆ دابین کردووە یعنی ئەو کەسێک کە پێویستی بە خوێنە ئەو کات دەزانێت ڕێزی خوێن بەخش چییە تۆ مەسەلەن بۆ نمونە دەبێ بزانی کاتێک کە ڕووداوێک لەدەست ڕوویدا یاخود ڕووداوێکی نەخوازاو بەسەرت هات کە پێویست بە خوێن بۆ مەسەلەن بۆ نمونە کەسێک نەتوانی خوێنت داتێ لەو کاتەدا نزیکی لە مردن جا ئەو کاتە کەسێک بێ لە مردن ڕزگارت بکە و یارمەتیت بدا بەبێ ئەوەی بیناسی بەبێ ئەوەی بەرامبەر هیچ پاداشێکی بدەیە دەبێت کەسەکە چەند دڵخۆش بی ئەو کەسێک کە تۆ یارمەتیت دەی هەموو کاتێکمە ئامادەینە لۆ تەلەسیمە و لۆ پێشمەرگە و لۆ برینداری کە لۆ عالە تەواری لۆ ئیدیکە ومە هەر وەختێک تەلەفۆمان لۆ بکەن ئەمە ئازرین لە خزمەت بداین کاک عەبدولقاهر ئێمە بە سەرپەرشتی کاک عەبدولقاهری تەلەفۆمان لۆ دەکا دەڵێن خیما پێویستە لۆ تەلەسیمەی لۆ پێشمەرگەی لۆ عالە تەواریەک لۆ ئەوە چی لۆ هاوڵاتێکی ئەمە لە هەم کاتێک لە خێرداینە و خەڵکەکی درسۆس هەیە لەناو ئەو بوارەی کە خوێن دەبەخشن بە دڵنیاییەوە بە بەردەوامیش خوێنی خۆیان بەخشەوە تا ئێستاش بەردەوامیان هەبووە و لە کارەکانیشان پەشیمانینە دڵخۆشکەریشن لە بۆ ئەوانەیە کە قین دەدەن حەزیش دەکەن هاوڕێی تر هەواڵی تر لەگەریان هاوکار بن لۆ خاتریۆی لە ئەنجامەکانیان سەرکەوتوو بن ئەوڕۆ هەستان بە خوێنبەخشین کۆمەڵەی خوێنبەخشانی کوردستان بۆ نەخۆشیەکانی تەلاسیما و شێرپەنجە و ئیدی هەر نەخۆشیەکە پێویستی بە خوێنە دیدی ئەوان پێویستیان بەمەیە ئێمەش کارێکی ئینسانیە دەبی هاوکاریان بکەین من لە کۆمەڵی کورد تەلاسیمای هەولێرم بە خۆم بەخشم زۆر سوپاس خوێنبەخشین دەکەم کە ئێستا هاوکارمانە و ئێستا ئەمە پێویستمان بخوێن و بە دەرمانیشە ئێمە لە بەڕێوەبەرایەتی بانکی خوێن ڕۆڵ و پێگەی کۆمەڵی خوێنبەخشان بەگشتی و کاک عەبدولقاهر بەرزە نرخێنین هەر لە سەرەتای دروستبوونمان لە ساڵی 2013ەوە هەمانگی باشمان لەگەڵ کۆمەڵی خوێنبەخشانی و لەگەڵ کەسایەتی کە عەبدولقاهر بەڕاستی ڕۆڵێکی بەرچاویان بینیوە لە دابینکردنی خوێن لە هەر کاتێک کە بەڵانسی خوێن لە بەڕێوەبەرایەتیمان دابەزیوە هەماهەنگیمان کردووە خوێنبەخشی زۆریان بۆ دابین کردوین و بەڕێ کۆڵەکەی سەرەکی بانکی خوێندانرێت بانکی خوێن ئەو شوێنەی کە بە ئەمباری هەڵگرتن و پشکنین و ئامادەکردنی خوێن دەناسرێ وەک گەورەترین ئەمباری خوێنە لە شاری هەولێر کە تاکە سەرچاوی بەردەوامی ژیانی ئەم مرۆڤانەیە کە شێرپەنجە و تالاسیمیا و گرفتی کەمی خوێنیان هەیە یان لە هەر ڕووداوێکدا بێت خوێنی زۆریان لەبەر ڕۆیشتووە بەر لەوەی بەڕێوەبەراتی بانکی خوێن دروست بێ ئێمە کێشە و گرفتمان یەکجار زۆر بوو لە هەموو نەخۆشخانەکانی شاری هەولێر بە تایبەتی لە نەخۆشخانەی نانەکەلی نەخۆشانی ژێرپەنجە زۆر پێویستیان بە خوێن ئێمە ڕۆژانە بەدەیان خوێن بەخش دەڕۆیشتن بۆ نەخۆشخانەی نانەکەلی خوێنمان دەبەخشی لەبەر ئەوەی ئەوان نەخۆشی کەم خوێنیان هەبوو بەردەوام ئێمە هەڵمەتمان هەبوو بۆ ئەوان جگە لەوەی نەخۆشخانەی لەدایک بوون و نەخۆشخانەی جمهوری و نەخۆشخانەی ڕزگاری و نەخۆشخانەی ئەمرجنسی و هەر هەموو نەخۆشخانەکان پێویستان بە خوێن ئێمەش بەرەو هەموو نەخۆشخانەکان ئامادە باشیمان هەبوو کە خوێن بەخشین بەوان بەڵام کێشەی پرزگەکانمان زۆر هەبوو ڕۆژانە کێشەمان لەگە پرزگەکان هەبوو کاتێک دەڕۆژن خوێنمان دەبەخشی بە نەخۆشانی کە پێویست بە خوێن بە کارەساتەکان بە مناڵ لەدایک بوون یعنی ئەوە هەمووی کێشە بۆ ئێمە کاتێککە خوێنمان دەبەخشی لە پرزگەی نەخۆشخانەکان زۆر ئەزێتی خوێن بەخشانیان دەدا بۆ ئەوەی کە بتوان ئەرکەکان جێبەجێ بکەن لەبەرەوەی چەندین جار تووشی کێشە و گرفتی گەورە بووین
داوامان لە بەڕێوایەتی گشتی تەندروستی دەکرد ئێمە کەسی خۆبەخش و خوێن بەخشین دەبێت ئەو هاوکاریمان بکەن چەندین جار فەرمانمان پێیان دەرکرد کە لە پرزگای نەخۆشخانەکان هاوکاری ئێمە بن بەڵام زۆر جار کێشەمان بۆ دروست بوو بەڵام ئێستا بە سوپاسەوە سنتەری گواستنەوەی خوێن هەموو ئەو کێشانەی بۆ چارەسەر کردوین بەڕێوەبەری بانکی خوێن توانی هەموو نەخۆشخانەکان کۆنتترۆل بکە خوێن لێرەوە دابین بکرێ بۆ نەخۆشخانەکان. عەبدولقەهار ئەو پیاوەی کە ماوەی 21 ساڵە خوێن دەبەخشێ بە خۆڕایی و بێبەرامبەر سرەڕای خوێن بەخشینی دەستی کرد بە کۆکردنەوەی سەرجەم ئەو کەسانەی کە خوێن دەبەخشن لە کۆمەڵەیەکدا بە ناوی کۆمەڵەی خوێن بەخشان. ئەم کارش دوای ئەوە هات کە لە ڕابردوودا کڕین و فرۆشتن بە خوێنەوە دەکرا و لەلایەن ئەو کەسانی خوێنیان زۆر بوو بە پارە دەفرۆشرا. زۆر جار برانی بانکی خوێن پەیوەندی بە ئێمەوە دەکەن دەرێن بە هاوارمان بۆ دێنن ئێمە باری گوزەرانمان زۆر خراپە دەبێ هاوکاریمان بکەی بە خوێن لەبەر ئەوەی ڕێژەی کەمبوونی خوێن زۆر زۆرە دابەزیوە دەبێت تۆ هاوکاریەکمان بکەی وەکو پێویست هەڵمەتێکی فراوانمان بۆ بکەی بۆ ئەوەی بتوانین کەمی خوێن پڕکەینەوە. ئێمەش من هەڵدەستم بە هەڵمەتێکی بانکردن بە هەموو ئەندامانی خوێن بەخشانی خۆمان دوور لە هەموو کار و کردداری خۆمان واز دێنین دێن بەرەو بانکی خوێن دەبەخشین خوێن دابین دەکەین بۆ ئەوەی نەخۆشانی توشببووی تالاسیما و ژێرپەنجە لە مردن ڕزگار بن. خوێنی قەهار و خۆبەخشەکانی هاوڕێی بەردەوام ژیان بە توشببووانی تالاسیما دەبەخشنەوە چونکە ئەوان زۆر جار تەندروستی و ژیانیان دەکەوێتە دۆخێکی خراپ بەهۆی کەمی خوێن و دەرمانەوە. بۆیە ئەو خوێن بەخشانە بەو ئەرکە پیرۆزە خەندە و ئومێد بۆ ئەو مرۆڤانە دەگەڕێنەوە. ئەوە کاغەمقارە سەرۆکی کۆمەڵی خوێن بەخشان ئەو کەسەیە کە هەموو سارێ یان چەند جارێک هەرمەتی خوێن بەخشیان هەموو ڕۆژێک ئەو خوێنەی نەخۆشانی تەلاسیمیا دێ لەڕێی ئەوانەوە دابین دەکرێت چیان پێ دەرێت. بەڕاستی ئەو کارێ من زۆر زەحمەت و ماندەبوونی تێدایە لەبەر ئەوەی من ژیانی ڕۆژانەم بۆتە خوێن بەخشین و پەیوەندی تەلەفۆنیم یەکجار زۆر لەسەرا هەموو ئەو کەسانێک کە پێویستیان بە خوێن دەوێ وەکو کارەساتێک ڕوو دەدا یاخود هەر کەسێک پێویستی بە خوێن دەبێ هەموو ژیانی ئەمە بوویتە بەخشینی خوێن لە ساتەکانی ژیانماندا لە شەو لە ڕۆژ ژمارە تەلەفۆنی من لە پرزگای نەخۆشخانەکان هەیە و لای هەموو ئەندامەکان هەیە لە بانکی خوێن هەیە هەر کاتێک خەڵک پێویستی بە خوێن بێت لە درەنگانی شەو بێت لە سەفەرم لە هەموو شوێنەکان بەردەوام تەلەفۆنی من کار دەکات بۆ خزمەتکردنی ئەو کۆمەلگایە. بەڵام ئەوەی جێداخەتا ئێستا وەکو پێویست هاوکاری ئێمە نەکراوە بۆ ئەوەی بتوانین بەشێک لەو فەراغی بەشێک لەو بارگرانی لەسەر ئێمەیە سوک ببێت. ئێرە سنتەری گواستنەوەی خوێنە. لەم سنتەرە چاودێری چڕی تەندروستی توشببووانی تالاسیما دەکرێت و ئەو خوێنیان پێدەبەخشن کە خوێنی سەدان کەسی وەک عەبدولقەهارە و دەیبەخشنە ئەو مرۆڤە هەست ناسک و جوانانە ئیدی لێرە ڕزگاربوون یان مانەوەی مەترسی لەسەر ژیانی ئەم نەخۆشانە یەک لای دەبێتەوە. یەکێک لە کارەکانی من ئەوەیە کە هەموو ساڵێک لە مانجی ڕەمەزان گرفتی کەم خوێنی دروست دەبێ لە مانجی ڕەمەزان لەبەر نەبوونی خوێن هەڵدەستن بە ئەندامانی خۆم هەمووی ئاگادار دەکەینەوە کە بێن خوێن بدەن خوێنێکی یەکجار زۆر ئامادە بکەین بۆ دابینکردنی مانجی ڕەمەزانی پیرۆز. خەڵک ناتوانێت بەڕۆژ لە ڕووی پزیشکیەوە شیاو نییە کە کەس بتوانێت بە ڕۆژ خوێن ببەخشێ باری خەڵکیش باش نابێت لە خوێن بەخشین بە ڕۆژ تەنها دەبێت بە شەو خوێن بەخشی ئەو کاتەش ڕێژەی خوێن بەخشین کەم دەبێت ئێمە بەر لە هاتی مانجی ڕەمەزان هەڵمەتێکی فراوانی خوێن بەخشین دەکەم خوێنێکی زۆر کۆ دەکەینەوە بۆ ئەوەی بانکی خوێن تووشی کەم خوێنی نەبێت لەم مانگەدا.
وەک کۆمەڵی تەلەسیمیا هەرچی پێی بڵێن یعنی بەوشە ناتوانین دەری بڕین ئەوەیە کە کەسێکە ئەمە شایدی بۆ دەدەین کەەوە گیانی هەزاران کەسی لە مردن ڕزگار کردووە یەکێک لەوان توژوانی تەلەسیمیا کە بەردەوام پێویستیان بە خوێنە ئەو شخصە زۆر پێویستە بۆ توژوانی تەلەسیمیا بەڕاستی زۆر ئەمە استفادەمان لێ کردی وەکو نەخۆشانی تەلەسیمیا هەر کاتێک خوێنمان کەم بێ ئێمە هەوڵ دەدەین حملەی خوێن ڕێک بخەین بە هاوکاری کاک عەبدولقەهار و کۆمەڵی خوێن بەخشان ئەو ستافەشی لەگەریدایە دەستخۆشی لەوانیش دەکەم ساڵی 1995 لەو کاتی زۆر گرفتمان هەبوو لەو حالەتی بە هاوکاری دکتۆر عوسمان کە ئەو کاتی سەرۆکی کۆمەڵی تەلەسیمیا بوو ئەوەی کرد محاولەی کرد کە کۆمەڵێک دروست بی کۆمەڵی خوێنبەخشانی کوردستان لەو کاتێک کۆمەڵی خوێنبەخشانی کوردستان کە دروست بوو زۆر هاوکاری تەلەسیمیان کرد لە خوێن لە هەموو شتێکی ئەو کاتی خین یعنی نەبوو زۆر بەدەست نەدەکرد یعنی دەبایە بە پارە بچین بکڕین یعنی یەک بەخۆمم بخۆم دەسوم لە بازار بە برادرانم دەگوت کە هاوکاریان دەکردم ئەو کاتی بڵی خێن بە 500 دینار بە 600 دینار دەکڕا وەکو خۆم وەکو توشبوویەک دەزانم لە مەعاناتی خوێن پەیداکردن چەند گرانە وەختی خۆی کە لە ساڵی 1995 کۆمەڵی ئێمەدا مەزرا بە هاوکاری خاڵێ خۆش بوو دکتۆر عوسمان هەوڵ درا لەگەڵ کاک عەبدولقەهار کۆمەڵی خوێنبەخشان تەنسیقیان کرد و وا بوو ئەو کات خوێنیان دەبەخشی بۆ ئێمەی توشبوانی نەخۆش تالەسیمیا تا ئێستاش هەر بەردەوامن لەسەر ئەو ڕێزکەیە و هاوکارن لەگەڵ کۆمەڵەکەمان بەردەوامیان هەیە بەناو هەموو نەخۆشانی تەلەسیمیا بەناوی ستافی سەنتەی تەلەسیمیاشەوە سوپاسی بخۆی بەخشان دەکەین چون بەردەوامی ژیانی نەخۆش تەلەسیمیا لەسەر خوێن بەخشان وەستاوە بەڕاستی ژیانی ئەوان بەردەوام نابێ ئەگەر خوێن بەخش نەبێ ئەو نەخۆشی تەلەسیمیانە بەردەوام دەبێت خوێن بکرێتە جیانەوە ئەو جا نەخۆشیە مانگی جارێکە نەخۆشیە مانگی 2000 3000 دەرەجەی ئەوەکەی نەخۆشەکەیە ئەو ئەگەر خوێن بەخش نەبی ئەو خوێنە نەگات دەستی نەخۆش بەڕاستی احتمال نەخۆش مانگێ 2 مانگ 3 مانگ تەحمل بکەوە لەوەدا کێشەی زۆر بۆ دروستە بێ احتمال ئەگاتە گیانە دەستدانیش ئێوە هیوای ئێمن بەخشینی خوێن بەخشینی ژیانە بۆ ئێمە سپاسی خوێن بەخشان دەکەم کە هەمیشە هاوکارمان تراو پێنووس و گوڵمانن خوێن بەخشان هەمیشە لە ناو دڵمانن ئێمە چەندین هزار کەسمان لە مردن ڕزگار کردووە تا ئێستا بەڕاستی ئەوەی ئێمە کردومانە هەموو هەوڵەکەمان لەسەر ئەستۆی خۆمان بووە هەوڵی ئەوماندا کە بتوانین خزمەتێکی بەرچاو بکەین ئەو خوێنێک کە بەخشیمان لە دەستەی خۆمان بۆ هەموو کەسانی پێویست بە خوێن بووە بە هەزاران کەسمان لە مردن ڕزگار کردووە تاکو ئێستا هەر کارەساتێک ڕوویدابی لەسەر ئەستۆی خۆمان بەرەو ئەو شوێنە چوینە ئامادە باشیمان هەبووە کە خوێنی پێ ببەخشین ئەو کەسانی کە پێویستیان بە خوێن بووە یاخود نەشتەرگەریە گەورەکان ئەو نەشتەرگەرانی وەکو چاندنی جگەر ئەو نەشتەرگانە زیاتر لە 100 متر خوێنی دەوێت کەسێک نەخۆشی نشتەرگەری چاندنی جگەری بۆ بکرێ جا ئێمە دائیمەن ڕێژەی 100 متر خوێنی دەوێت پەیوەندی بە ئێمەوە دەکات ئێمە لە ئامادە باشدان خوێنەکەی بۆ دابین دەکەین بە هەموو هەوڵێکی خۆمان بۆ ئەوەی کێشەی خوێنی نەبێ ئەو کەسێک کە نەشتەری گەورەی بۆ دەکرێت زۆربەی نەخۆشانی ئەوانەی کە نەشتەری جگەریان بۆ دەکرێت هیچی لە 100 متر کەمتر خوێنی ناوێ هەم ئەو کەسێک کە جگارەکەی دەبەخشێ هەم ئەوەی کە نەشتەرگەری بۆ دەکرێت ڕێژەی نزیکەی 50 متر خوێنی دەوێت جا ئەو خوێنە دەبێت لەکوێ ئامادە دەکرێت تەمان دەبێت کەسەکە بێ خوێنەکەی بۆ بدابین کە ئەوەی کە خوێن دابین دەکات کۆمەڵی خوێنبەخشانی کوردستان ئێمە وەکو سەربازێک دێن ئامادە باشیمان هەیە کە بتوانین ئەو کارە ئەنجام بدەین بەشێک لەو نەخۆشانە هەفتانە پێویستە چەند جارێک یان مانگانە چەند جارێک خوێنیان تێ بکرێ ئەمەش بەهۆی نەخۆشیەکەیان کە دەبێتە هۆی کەم خوێنی زۆربەی ئەو کەسانێک کە خوێن دەبەخشن لەگەڵ من هەمووی منداڵە فەقیر و هەژار و کاسبکار و خەڵکی کەم دەرامەتن بەڵام کاتێک کە خوێن دەبەخشین لە خۆم و تا هەموو ئەندامەکانیشە کە خوێن دەبەخشین هەست بەوە دەکەین دەوڵەمەندترین کەسی سەرزەوین
لەبەر ئەوەی کاتێک کە ئینسان وجدانی ئاسوودە بوو دڵی خۆش بوو بە کردارێک کە کردی وا هەز دەکا کە هەموو دنیا ئیویە. وەکو کاسبکارێکی بازاڕی ژیان مریشک فرۆشەکان وەکو خوێنبەخش تا ئێستا کەم وەکو سەربازەونبەکان کارمان کردووە بەبێ ئەوەی حکومەت ڕەچاوی هیچ شتێک بکاتن لە هەموو مەبدەئیەکان خوێنبەخش لە پێش هەموواندا بووە داوا لە حکومەت دەکەن لە هەموو دام و دەستگاکان وەکو ڕەمزی ڕێز لە خوێنبەخش بگریتن بەڕاستی شانازیە بۆ کاک عەبدولقاهر بەڕاستی شەو ڕۆژ زۆر ماندیە لەگەر خوێنبەخشان زۆر ماندیە وەکو بەبێ و ڕەچاوی شتێک بکاتن لەگەر هەموو خوێنبەخشەکان ماندیە هەموو کۆمەڵگاکان بەبێ ئەوی بگرێت لای دیانەکان بە هیچ هەمووی مقابل کارەکان دەکاتن. من لە ساڵی 1970 خیم بەخشم تاکو ئێستا 108 بترخینمدایە داوا لە حکومەتی هەرێم دەکەین کە ڕێزمان لێ بگرێت لەو خەستەخانانە و متەسیبانە هیچمان بۆ ناکەن چاپۆشیشمان لێ نەکەن کە بەبێ مقابل ئەمە لەو خەڵکەکە کردیتمان هیچمان لە حکومەت ناوێ بەس ڕێز لەو خێم بەخشانە بگری کە دەچین دام و دەستگایەکان هەویەکانمان بخوا و ڕێزمان لێ بنێن تا ئێستا هیچ دام و دەستگایەکی حکومی دەستخۆشی و سوپاسی ئێمەی نەکردەوە وەکو پێویست هیچ کەس نەیتوانێت دامی ئێمە بکە ئێمە تەنها هەموو کارەکان لەسەر ئەستۆی خۆم دەیکەم تەنانەت ناسنامە تازەکردنەوە و هەموو ئەو پسوولانێک کە بۆ ئەندامانی خوێن بەخشانیش دەکرێت لە سنتەری گواستنەوەی خوێن هەموو پسوولەکانی لەسەر ئەستۆی خۆمانە ئەو کارێکە دەکەین تا ئێستا لەسەر ئەستۆی خۆمان کردومانە دەستپێکی من دوێتە سپاسیا کۆمەلای خوێنبەخشانی کوردستان ماڵبەندی گشتی هەولێر بتایبەتی دەستەی کارگێڕیاوێ کۆمەڵێ و بتایبەتتر کاک عەبدولقاهر کل دەستپێکە کارێ مەلڤێ سەنتەریاتان و کە یەت بەردەوام بۆی گەلمە و هاوکاریەکە gelek زۆرە بوومە کیری دابینکردنە خوێنبەخشە تشتێکی ڕوون ئاشکرە و ئەف چەند ساڵێت بوری ئەم مەرحەلێت زۆرێت قورسدایەت چووی و زۆر زۆرۆفێت نەخۆشی بسەرمەداوەتی و مە پێویستێکە زۆرە بخوێنێ هەبووی شوانە ئەف شەڕێت گەل داعش و بەردەوام ئەف کارەساتێت دیک و پێویستی زۆر بخوێنێ هەبیتن گوێت ڕووی داوی و مە پێویستیا بخوێنێ هەبووی وانەوعە حالەتەدا مە پێویستمە پەیوەندیە vê cemaetê vekirî û zûr hawkariya me kirî bû dabînkirina خوێنبەخشە eveş diyariyê Kenala Kurdistan 24 bername serbazî win bû kak Ebdulqahar û hawkarê twî li destê kargerî Komelay خوێنبەخشan ku li destpêka sentera mehetan û ke xizmeteka zûra me kirî li dabînkirina خوێنبەخşa em destxweşiyê lê dikein û hîvîdarî nimonê wan gelek zor bin. Ka Ebdulqahar pîroz e bira.